بیرکاری پۆلی دەیەمی وێژەی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕە 44 لاپەڕە 44 پرسیاری 17 بیسەلمێنە. لێرە ئەمن هاوکێشەکم هەیە کوزانیم هاوکێشەیە چونکە هێمای یەکسانە بە هەیە کاتە هەموو هاوکێشەکیش لای چەپی هەیە کە دەکەویتە لای چەپی یەکسانیەکە و لای ڕاستیشی هەیە کە دەکەویتە لای ڕاستی یەکسانیەکە. بیسەلمێنە هەمیشە مانای ئەوەیە ئەوهای بنووسە کە لێرە شتێک هەبی لە لای چەپ یەکسانبی لەگەڵ لای ڕاست بە چاو دیاربی کە ئەوانە یەکسانن. لێرە بێگومان یەکسانن بەڵام دیار نیە یەکێک تەمەشاکە وەی زانیە بیسەلمێنەواتە ئێرەش وەکو ئێرەی لە ئەو لایە لێ بکە. وەکو دەبینن لای چەپ ئاڵۆزە تۆزەک بەڵام لای ڕاست ساکارە. هەمیشە باوە کە لای ئاڵۆزەکەی بینم ساکاری بکەم بیکەمە 2. ئاسانترەوەی دووەکەی بینم ئاڵۆزی کەم بیکەمە ئەو لایە هەرچەندە ئەویش دەکرێ بەڵام ئاسان نییە. کاتە ئەمن لێرە تەمەشای لای چەپ دەکەم دەبینم چەند دانە لۆگاریتمم هەیە 1 2 3 4 2 دانە لەوانە لە مابەینیان ژمارەی پۆزیتیڤ و کۆ هەیە ئەوانی دی 2 دانەش کەمە. کۆ هەمیشەواتە ئەو ژمارە دەتوانم لە جیاتی ئەو 4 لۆگاریتمە یەکی بنووسم ئەوجا ئەو ژمارە لێکی دەم لەگەڵ ئەو ژمارە دابەش ئەو ژمارە دابەش ئەو ژمارە کاتە ئەوها دروست دەبی ئەمە لای چەپ وەردەگرم لای چەپ ئەوجا دەنووسم 1 لۆگاریتم توانە بنچینەکەی دەیە 100 جاران 18 دابەش 6 دابەش 3 لە کاتی 2 جار دابەش دەبی لە مابەینیان ئەمن لێکدانی بنووسم چونکە ناتوانم دابەش 6 دابەش 6 ئەگەر نەمنووسی پێویستە ئەمن کەوانم هەبی. ئێستا 6 جاران 3 یەکسانە بە 8 کاتە ئەوانە لەگەڵێک دەڕۆن دەبی بە 1 تەنیا سەدەکە دەمێنێتەوە لۆگاریتم 100 بنچینەی دا. لێرەش ئەو هێمایە بەکاردێنم لە جیاتی یەکسانە بە لێرەواتە دەتوانم بگەڕێمەوە لۆ هەردوو لای ئەو هاش بگەڕێمەوە ئەو هاش بڕۆم. ئێستا زۆر ئاسانە هەموو کەس دەزانی لۆگاریتمی 100 چەندە ئەگەر بنچینەکەی ژمارە دەبوو چونکە دا تەنیا توان 2 دەبیتە 100 کاتە ئێستا لای چەپ بوو بە 2 ئەوجە دەچم تەماشای لای ڕاستیش دەکەم لای ڕاستیش هەر بەخۆی 2 کاتە ئێستا دەنووسم لای چەپ یەکسانە بە لای ڕاست تەواو دەبی بەڵام دەبی بنووسم سەلماندم کە لای چەپ و لای ڕاست یەکسانە. پرسیاری 18 بە هەمان شێوە هاوکێشەیە ئەو لایە تۆزێک ئاسانترە لای ڕاست کاتە ئەمن ئیش لەسەر لای چەپ دەکەم 3 دانە لۆگاریتمە دەیان کەمە 1 دانە لێرە چونکە کۆ هەیە کەواتە 5 جاران 21 دابەش 7 5 جاران 21 دابەش 7 کاتە ئەوها دەینووسم لۆگاریتمی لێرەش بنچینەکەی PTA 5 جاران 21 دابەش 7 21 و 7 کۆڵکەی هاوبەش هەیە 7 لە 21ەکەی دەمینێتەوە تەنیا 3 ئەوجا 5 جاران 3 دەبیتە 15 کەواتە لای چەپ ئەوهای لێدێ ئەوجا تەمەشای لای ڕاستیش دەکەم دەبینم ئەویش لۆگاریتم 15 بنچینەی ئەی کاتە دەنووسم لای چەپ یەکسانە بە لای ڕاست سەلماندنەکەم ڕاستە سەلماندم کە لای چەپ و لای ڕاست وەکو یەکن.
پرسیاری 19 ئەو هاوکێشانە شیکار بکە. زۆر زۆر ئاسانە. هەمیشە شیکاری هاوکێشە یەک مانای هەیە، ئەویش ئەوەیە ئایا ئەو پیتە چ ژمارەکە. کەس نەیگۆتیە لۆگاریتمەکە چاکە یان ئەو شتانە، کە جێم لێ دەبی شیکاری هاوکێشە واتە ئەو پیتەی کە هەیە لە ناو هاوکێشەکە دەکاتە چ ژمارەک، واتە بنووسە لە کۆتاییەکەی x یەکسانە بە شتێک بزانە بە چ، کەم 2 3 8 14 200 چ. لێرە ئەمن هاوکێشەکەم لۆگاریتمیە کەواتە بنچینەکەی دەزانم سێە، دەتوانم بینووسم وەکو ئەوها سێ توان ئەو سێە یەکسانە بە ئێرە، کەواتە دەتوانم بنووسم سێ توان سێ یەکسانە بە 2x کۆ سێ. ئەم دەشزانم سێ توان سێ واتە 9 واتە 9 یەکسانە بە 2x کۆ سێ، کەواتە ئەوها دەینووسم. دەنووسم سێ توان سێ یەکسانە بە 9 ئەوجا 2x کۆ سێ یەکسانە بە 9 چونکە هەمیشە سێ توان سێ یەکسانە بە لۆگاریتمی 2x لۆگاریتمەکە نامینێ، وشەی لۆگاریتم نامینێ دەبیتە وەکو توان. لێرە دەمتوانی ئەوها بنووسم لە جیاتی 9 تەنیا یەکسەر بنووسم ئەو ژمارەیە، ئەوجا 2x توان سێ بێگومان هیچ کێشانی ئەگەر 2x کۆ سێ لە لای ئەو لای بیان لە لای ڕاست بیان چەپ بی. ئێستا زۆر ئاسانە، هاوکێشە چی؟ پلە یەک. تەنیا و تەنیا دەینم ئەو کۆسەی دەبەمە لای ڕاست دەبیتە کەم سێ واتە 9 کەم سێ، 9 کەم سێ هەموو کەس دەزانی دەکا 6. ئێستا تەنیا ئەمن ئەگەر هەردوو لایدا بەشی 2 کەم تەنیا ئەکسەکەم بەدەست دەکەوی 6 دابەش 2 یەکسانە بە سێ، هاوکێشەکە شیکار بوو. هەر کە گەیشتمە x یەکسانە بە شتێک تەواو. پرسیاری 20 بە هەمان شێوە بنچینەکە سێیە، ئەگەرە من سێم هینە توانی کەم دووم کرد ئێرە یەکسانە بە ئێرە x کۆ 1/5. کەواتە دیسان لێرە سێ توانی کەم دوو یەکسانە بە ئێرە، بەڵام ئەمن پێش ئەوە یەکسانیەکەی بکەم سێ توانی کەم دوو ئاسانی دەکەم. سێ توانی کەم دوو واتە 1 دابەش سێ توان دوو، 1 دابەش سێ توان دووش واتە 1 دابەش 9 ئەوجا دەچم ئێرە دەینم یەکسانی دەکەم لەگەڵ سێ توان کەم دوو کە دەکا 1 دابەش 9. ئەوجا ئێستا هاوکێشەکی زۆر ئاسانە، تەنیا ئەو ژمارەی دەگوازمەوە لای دەستی ڕاست دەبی بە کەم و تەنیا x بمینێتەوە لێرە، ئەوجا 1/9 1/5 لێ بڕوا. بێگومان لێرە من ڕەنگە کێشەم هەبی نەزانم لێک دەرکردنەکە کووە چونکە کەرتم هەیە و یەکەم مەرج دەبی ژێرەی کەرتەکان وەکو یەکبی، هەتا ژێرەکەیان ڕێک بێخم کەرتی یەکەم سەرە و ژێرە لێک دەدەم لەگەڵ 5، کەرتی دووەم سەرە و ژێرە لێک دەدەم لەگەڵ 9 هەتا بتوانم ژێرەکەیان ببیتە هەمان ژێرە، ئەوجا 5 کەم 9 وەکو دەبینن 5 کەم 9 گەورەترە لە 5، کەواتە ئەم دەبی بزانم ئەنجامەکە بە کەم دەردەچی چونکە 5 لە 45 گەورەترە لە 9 لە 45 گەورەترە لە 5 لە 45. کەواتە کەرتەکە 5 لێ بڕوا 4 بەڵام بەکەم ئەو های لێ دێ x یەکسانە بە 4 دابەش 45 باشتر وایە ئەوها بیهێڵمەوە چونکە ئەگەر بیکەمە ژمارەی دەبی بە نزیکەی، بەڵام بە نزیکەی پێویست ناکە بە ڕاستیەکەی پێویست دەکە، کەواتە x یەکسانە بە ئەو ژمارەیە. پرسیارەکەی پاشی ئەو لێرەش هەمان شتە ئەو دووە ئەگەر
توانی ئەو دووەی کرا یەکسان دەبی بە ئێرە کە 2x کۆیەکە 2 توان دووش دەکات 4 کاتە زۆر زۆر ئاسانە. ئێستا چار چی دەکەین؟ ئەگەر توانی بێمە خوارێ، هەندە ئاسان نییە، ڕەنگە بێمە خوارێ. ئێرە شیکارکردنی لۆگاریتم ئاسانترە. وەکو دیارە لێرە 2 توان دوو یەکسانە بە ئێرە، پاشان 2 توان دوو یەکسانە بە 4 زۆر ئاسانە. ئیدی ئەو یەکە دەچیتە لایەکەی دی، بێگومان x لە هەر کام لایبی دیسان ڕۆیشت، x لە هەر چ لایەکبی کێشە نییە. لێرە ئێکسەکە کردیا 3 دابەش 2، ئەگەر بمەوێ ئەوها دەینووسم، ئەگەر نادەینووسم 1.5 x یەکسانە بە 1.5 ئەگەر ئەوها بمەوێ، بەڵام 3 دابەش 2ش هەر باشە. هەندێک جار بە پێی ئەوەی داواکاریەکە چییە لە پرسیارەکە، کاتا بەو جۆرەی ئەو پرسیارانەشی کار کران. ئێستا بێمە لای بیری ڕەخنەگر. بیری ڕەخنەگر لێرە نووسرایە بەهای ب چەندە ئەگەر هاتو لۆگاریتمی ب یەکسان بوو بە 0 ئەگەر بنچینەکەی PTA بوو. چونکە توانەکە 0، چونکە ئێرە هەمیشە توانەکەیە، چونکە توانەکە 0 کەواتە بنچینەکە هەر چبی ئەنجامەکە هەر دەکا 1. چونکە ئەمن ئەگەر بۆ وێنە 2 توان 0 هەبی دەکا 1، ئەگەر 14 توان 0 هەبی دەکا 1، ئەگەر ئەی توان 0 هەبی هەر یەکسانە بە 1، کەواتە B یەکسانە بە 1، چونکە کێشە نییە چ بنچینەکەم هەیە. ئەوە پرسیاری 23 ئەگەر n ژمارەیەکی تەواوی پۆزیتیڤ بوو، ئایا دەتوانی لۆگاریتمی دا توان n لۆ بنچینەی دا هەژمار بکەی بە ژماردنی سفرەکان لە دا توان n؟ بەڵێ دەتوانم. بۆ وێنە ئەگەر n 2 بوو کەواتە ئەنجامەکە یەکسانە بە 2، چونکە دا توان 2 دەکاتە 100. ئەگەر 3 بوو ئەنجامەکە یەکسانە بە 3، کەواتە ئەگەر لۆگاریتمەک ئەگەر ئێرە دەبوو، بێگومان ئەگەر بنچینەی دی بوو نا، تەنیا ئەگەر دەبوو، کەواتە ئەگەر لۆگاریتمە کردیت ئەوها لۆگاریتم لۆ بنچینەی دا، لێرەش دا توان 8 ئەنجامەکە یەکسەر 8، چونکە هەر زۆر دیارە، چونکە تەنیا دا توان 8 دەکات، دا توان 8 زۆر ئاسانە، بەڵام بێگومان دەبی بنچینەکەی دەبی. ئەگەر بنچینەکەی بۆ وێنە لێرە ئەوها بوو دەنەبوو، بۆ وێنە لۆگاریتمی 5 لێرە 5 توان 2، بێگومان ئەنجامەکەی 2، چونکە بنچینەکە هەمان بنچینەیە. ئەگەر هەمان بنچینە بوو n هەر چەند بوو ئەنجامەکەی ئەوەندەیە. ئێستا بڕی ڕەخنەگر، ئایا دەتوانی باسی ئەو هۆیە بکەی کە ڕێگرە لە هەژمارکردنی لۆگاریتمی 1 لۆگاریتمی 3 ئەگەر بنچینە 1 بوو، لۆگاریتمی 3 ئەگەر بنچینەی 0 بوو. ئەو ڕێی کە ئەو هۆیەی کە ڕێگرە ئەوەیە کە لۆگاریتمی بنچینە 1 نییە، نەک نییە داینانین لەو لە بژمێر و باسی ناکرێت. لەبەر چ؟ چونکە شتەکە دیار نییە. لەبەر چ دیار نییە؟ چونکە بنچینە 1 توانەکەی هەر چ بوو هەر دەکا 1. لەبەرەوەی ناتوانین بنووسین لۆگاریتمی 1 دەکاتە بۆ وێنە 1، ناتوانین بزانین دەکاتە چەند لێرە، چونکە هەرچ بنووسین هەر ڕاست دەردەچی، کاتە چونکە دیار نییە
وەڵامەکی یەک وەڵامی نییە کاتە لەبەر هەندێک هیچ کات لۆگاریتمی بنچینەیەک نییە. واتە ئەگەر دیتت ئەوە تەواو نییە، ناتوانین دەستنیشانی بکەینیان، ناتوانین بزانین چەندە. کاتە نییە، دەبی هەمیشە بنچینەکە گەورەتر بی لە یەک. بەڵام بنچینەکە دەتوانی ژمارەی دەیبی یان کەرتبی، بەڵام بنچینەکە نابی هیچ کات نە یەکبی نە ژمارەکی نێگەتیڤیش بی. واتە بنچینە نابی بۆ وێنە کەم دووبی، نابی. توان دەبی ژمارەکی نێگەتیڤ بی، بەڵام بنچینە نابی. ئەوەیە بنچینە نابی ژمارەکە نێگەتیڤ بی، توانەکە دەبی. بنچینەی سفریش هەر نابی، ئەوەش چونکە ئەویش دیار نییە، چونکە سفر توانەکەی هەر چەند بوو بێجگە لە سفر هەر دەکاتەوە سفر، کاتە ئەویش دیار نییە، دەستنیشان نەکرایە. بنچینەی سفر نابی، بنچینەی یەک نابی، و بنچینەی ژمارەی نێگەتیڤیش نابی. ئەو سێ ناکرێ. لەبەر هەندێ لۆگاریتم هەمیشە لۆگاریتم کە دەنووسین لێرە ئێرە هەمیشە پۆزیتیڤە. ئەوجە یان گەورەترە لە یەک یان گچکەترە لە یەک، بەڵام گچکەتر نییە لە سفر. بنچینەکەش هەرگیز گچکەتر نییە لە سفر. ئەوە بنچینەی یەک هەرچەندە پۆزیتیڤە، بەڵام چونکە دیار نییە، واتە وەڵامەکی تەواومان بەدەست ناکەوی، لەبەر هەندێ نییە باسی ناکەین. پرسیاری 25 ڕوونی بکەوە کە لۆگاریتمی 7 توان 2x کۆسێ لۆ بنچینەی 7 یەکسانە بە 2x کۆسێ بۆ هەر هەنگاوێک دیار بکە. لێرە نازانم زۆر ئاسانە، بزانم چاکم کردیە یان چاکم نەکردیە. لێرە بزانم لە جێش کە چاکم کردیە یان نا. لێرە چاکم کردیە. ئەگەر تەمەشای تەنیا لای دەستی چەپ بکەم جارێ، کارم بە دەستی ڕاستەوە نییە، تەنیا لای چەپ تەمەشا دەکەم ئەوە توانە. ئەمنیش سیفەتی لۆگاریتم کردارێکمان هەیە کە ئەگەر هاتو توانم هەبوو لێرە، دەتوانم ئەو توانەی هەموو لە تەنیشت لۆگاریتمەکەی بنووسم، لێکی دەم لەگەڵ لۆگاریتمەکە، کەواتە من هینایتم لێرە ئەوها دامنایە. هەرچەندە هەڵەشم کردێ دەبوایە لە ناو کەوانەی دانێ. ئەوجە چ دەمینێتەوە کە ئێرە ڕۆیشت؟ تەنیا دەمینێتەوە لۆگاریتم 7 لۆ بنچینەی 7. پێشترێش دەزانم لۆگاریتمی 7 لۆ بنچینەی 7 هەمیشە دەکاتە یەک. واتە چ دەمینێتەوە؟ ئەو ژمارەیە لێکی دەم لەگەڵ یەک، کاتە ئەو ژمارەیە هەمووی دەمینێتەوە. ئەوجە دەچم تەمەشای لای ڕاستیش دەکەم، لای ڕاستیش هەر 2x کۆ یەک بوو، کاتە دەنووسم لای چەپ یەکسانە بە لای ڕاست، یەکسانە بە لای ڕاست. تا یەکسانیەکەم سەلماند، زۆریش ئاسانە، تەنیا سیفەتەکەی بەکاردەینم، سیفەتی لۆگاریتم. بزانم گەیشتمە چێندەر. ئێستا گەیشتمە وابزانم با تەمەشا چێرە بکەم. گەیشتمە ئەو بڕانەشی تەڵ بکە. بەڵێ ئەو بڕانەشی تەڵ بکە. پرسیاری 26 بڕێکم هەیە x 3 جا و x 2 جا و x 1 جا. پێشی ئەوەشی تەڵی بکەم شتەچی کۆڵکەچی هاوبەش هەیە، ئەو کۆڵکەی دەینمە دەنووسم، دەینمە کۆڵکە هاوبەشەکەی دەنووسم، کاتە دەینووسمەوە ئەوها ئێکسە
پاشان کەوانە چی دادەنێم ئەو ژمارانەی ئەو کۆڵکانەی ماینە لێرە 3x بوو یەک ڕۆیشت دوو ماوە لێرە 2x بوو یەک ڕۆیشت یەک ماوە لێرە 1x بوو یەک ڕۆیشت هیچ نەماوە ئەو جا ئێستا ئەو کەوانەی دەکەمە دوو کەوانە ئەوها شیتەڵی دەکەم چونکە بڕەچی دوو جایە ئەمنیش یاسایەکانی بڕی دووجا دەزانم کووە x دووجام هەیە ئەکسەچی لێرە دادەنێم یەکەک لێرە ژمارە شەشیشم هەیە دەیکەمە دوو جاران سێ چونکە کۆیە واتە سەرجەمی دەبی بکاتە 5x 2x کۆ 3x دەکاتە 5x کاتە ڕاستە تەواو هیچ لێی دەگەڕێم ئیدی شیتەڵم کرد چونکە ئەوە هاوکێشە نییە ئێکسەکان ببینمەوە تەواو دەبی ئیشەکە دێمە لای پرسیاری 27 ئەگەر تەمەشای کەم دوو بڕم هەیە دوو ڕادە ببورن یەک بڕم هەیە دوو ڕادەیە ئەو ڕادە دووجایەکی تەواوە ئەو ڕادێش دووجایەکی تەواوە لە مابەینیان کەم هەیە کاتە یاسایەکی تایبەتیم هەیە لۆ ئەو جۆرە بڕانە لە کاتی شیتەڵ ئەو یاسایەت چییە؟ لێرە کوزانیم ئەوە دووجایەکی تەواوە لە کاتی هەبوونی توان ئەگەر توانەکە جووت بوو دووجایەکی تەواوە واتە 2 4 6 8 12 14 هەتا دوایی واتە لێرە بەڵام لێرە دووجای تەواو پێویستە 64 دەکاتە 8 جاران 8 بەڵام لە کاتی توان دووجای تەواو واتە 3 کۆ 3 نەک جاران پێویست ناکە ئەم لێرە تەنیا نۆم هەبی دووجای تەواو نییە کاتە جیاوازە توان لەگەڵ ئێرە چونکە توان پێویستە جووت بیژمارەکە بەڵام ئێرە پێویستە دووجایەکی تەواو بیواتە ژمارەک بی جارانی خۆی بکرێتەوە 8 جاران 8 دوو جاران 2 4 جاران 4 بەڵام لێرە بۆ وێنە 5 جاران 5 25 بەخۆی دووجای تەواوە بەڵام لە کاتی هەبوونی توان ئەگەر 25 با لێرە دووجای تەواو نەبوو بە هەموویەوە واتە کەواتە من لێرە ئەی توان سێ چونکە لە کاتی لێکدان دەبیتە ئەی توان 6 ئەی توان سێ چونکە لێرە کەمە لێرە یەکەچان هەمیشە کۆیە یەکچان هەمیشە کەمە ئەو 64 دەکاتە 8 لێرە 8 لێرە ئەو های لێ دێ ئەو جا ئایا ئەی توان سێ ئەمن دەتوانم دیسان شیتەڵی کەم ئەوەی ڕاستی بیرم لێ نەکردیتەوە ڕەنگە بە جۆرێک لە جۆرەکان شیتەڵ بکرێ واتە ئەی یان ناکرێ چونکە دووجای تەواو نییە سێ ناکرێ ڕەنگە هەر ئەوەندە بی ئێستا ئێرە 28 ئەویش ئەو هاچاکم کردیە 2x دووجای تەواوە ئێکسەکە بێگومان دووەکە دەتوانم یەکی لێرە بنووسم یەکیش لێرە بنووسم لە کاتی لێکدانیان ببیتە لێرە پێویستی نەدەکرد ئەوەی ڕاستی باسی دووجای تەواو بکەم چونکە ئەوە یاسایە چیتکەیە ئەو دووجای تەواوە تەنیا لە کاتی هەبوونی دوو ڕادا لە مابەینیان کەم هەبی ئێستا 2x یەکی لێرە دەنووسم 1xش لێرە دەنووسم لە کاتی لێکدانیان دەبیتەوە 2x شەشەکەی دەینم دەیکەمە 6 و 1 بەڵام چونکە ئەو دووەم هەیە دەبیتە کەم 12x و کۆ 1x یەکسانە بە کەم 11x کاتە تەواو شیتەڵ کرا ئەو جا ئێستا تەواو بووم لێرە دێمە لای ئەو هاوکێشانە بە ڕێگای گونجاو شیکار بکەواتە ئەو ڕێی بە خۆت هەز دەکەی باشە پرسیاری 29 لێرە ئەگەر تەمەشاکەم چونکە ئێرە کەمە واتە یەک لە
کەوانەکان دەبی کەمبی یەکە چیان کۆبی واتە جیاوازیەکەی دەبی بکاتە کەم 11x بە هیچ شێوەیەک ناتوانم بەو جۆرەی ئەمن چاکەم ناچارم یاسایی بەکار بینم لۆشی کار یاسایەکەم ئەگەر بەبیر بێتەوە یاسایەکە کووە یاسایەکە داوا دەکات لێم بزانم ئەی چەندە ئەی ئەو ژمارەیە کە لێرەیە لە تەنشت ئێکستواندو ئەی یەکە بی کەم 11 سیش کەم 6 ئەوجە پاشان جیاکەرەوەکەی ببینمەوە جیاکەرەوەکە دەکاتە بیتواندو یاسایەکەی بیتواندو کەم 4 ئەی جاران سی بیتواندو واتە 11 جاران 11 دەکا 121 و 4 جاران ئەی هەریەکە بەڵام سی کەم 6 ناچارم لە ناوە کەوانەی دانێم هەتا تێکەڵ نەبی پاشان لە کاتی لێکدانی 4 جاران 6 هەردوو چیکەمە دەبیتە کۆواتە دەبیتە 24 ئەوجە 121 کە کۆی دەکەمەوە لەگەڵ 24 دەبیتە 145 ئەوجە ئێستا ئێکسی یەک کەم یەکسانە بە کەم بی بیەکەش هەر بەخۆی کەمە کەواتە دەبیتە کۆ 11 لێرە جارێک کۆ جارێک کەم چونکە 2x هەیە و لەژێر بی لێرەش دەلتایەکەی دەنووسم کە دەکاتە 145 ئەوجە دابەشی 2 ئەی دەکەم بەڵام ئەی چونکە یەکە هەر دەکات 2 کاتە ئێکسی یەکەم بە کۆ ئێکسی دووەمیش هەمان شتە بەڵام بە کەم ئەمن 145 کەم لەژێر ڕەگ دەرنەهینە چونکە لە کاتیشی تەڵتەنیا دەکاتە 5 جاران 29 هیچیان دوو جای تەواو نینە باشتر وایە لە ناو ڕەگ بیهێڵمەوە پرسیارەکەی دیکە ئێکستواندو کۆ ئەوە زۆر ئاسانە بەو ڕێی دەتوانم بە لێکدانی سفری چاچی کەم و هەمیشە تەمەشای یەکەم کەوانەی بکەم x هەمیشە دەکاتە ئەگەر لێرە کەم بوو دەکاتە کۆ چونکە لێرە کۆیە دەکاتە کەم چونکە دەچیتە لایەکەی دیکە چونکە ئەمن دەینم هەموو x کەم 6 یەکسانی دەکەم بە سفر ئەگەر هاتوو ئەمن دوو ژمارەم هەبوو لێک درابوون ئەنجامەکەیان بووە سفر بێگومان دەبی یەک لەو ژمارانە هەر کەم بی یان هەردووچی کاتە ئێکسی یەکەم 6 و ئێکسی دووەم کەم 7 ئەوە تەواو بووم لە شیکاری ئەو پرسیارەی 42کە زۆر باشە لێرە ئەتوو بچی شیتەڵەکەی بکەی دابەش 2 21 21 دابش 3 7 ئەوجە پاشان دەزانی کە 47 یەکسانە بە 7 جاران 6 چونکە 7 و 6 جیاوازیەکەیان یەکسانە بە یەک ئەوە زۆر گرنگە و چونکە ئێرە کۆیە ژمارە گەورەکە دەبی کۆی لە پێشبی هەفتیش گەورەیە کاتە زۆر شت هەیە لێرە ئەمن دەبی پەی ڕەویان بکەم هەتا بتوانم چاچی بکەم ئێستا تەواو بووین لەو جۆرەی مایتەوە ئێرەش سێکە هاو بەشە کۆڵکەی هاو بەشە دەینوە دەرێ لە کەوانەی پاشان هەر لای بم باشترە چونکە هاوکێشەم هەیە ئەگەر بڕبە دەبوایە ئەو سێ بهێڵمەوە بەڵام چونکە هاوکێشەیە هیچ کێشە نییە دابەشی سێی دەکەم هیچ نەمینێتەوە لێرە تەنیا یەک ئەو جدەینم ئەو چارەی دەکەمە دوو کۆڵکە 2 بە 2 و دەبینم لێرە x کەم 2 و x کەم 2 کەواتە ئەمن دوو ڕەگم هەیە هەردوو چیان وەکو یەکن کەواتە ئێکسی یەک هەردووە ئێکسی دووش هەردووە ئەو هایە ئێستا دێمە لای ڕوانینێک بۆ پێشەوە درێژی پارچە ڕاستەهێڵی ب و چەندە ئەمن لێرە ئەو جۆرە پرسیارە ئەگەر هاتوو زانیم درێژی ئەو لایە چەندە دەتوانم چونکە لێرە ئەو گۆشەم هەیە 60 پلەیە ئەمن دەزانم سینوسی گۆشە 60 پلە یەکسانە بە ئەو درێژیە دابەش ئەی بیسی دابەش ئەی کەواتە بیسی یەکسانە بە ئەی لێکی دەدەم لەگەڵ
سینوسی 60 کە دەتوانم دەری بینم لە بەهۆی بژمێر. کاتە بیسی یەکسانە بە ئەی جاران لێرەش ئەوە ژمارەکە کە دەتوانم ئەمن بیهینم و بزانم دەکاتە ڕەگی 3 دابەشت و شتە چیوە ڕەنگە شتە چاوهابی. بەڵام بێگومان ئەم دەیوزانم ئەی چەندە هەتا بزانم، بەڵام لێرە تەنیا نووسیتیان دەتوانی بیبینیەوە هەژماری بکەیت دەتوانێت بێگومان. لێرە دێمە کۆتایی ئەو وانەیە. دوهامین وانەیە دەربارەی لۆگاریتم. دووسێ وانە پێشی ئەو وانەیەش هەیە ئەگەر بتەوێ کەڵکیان لێوەربگری و هەروەها دەمەوێ ئەوەش ڕوون بکەمەوە کە لە ئینتەرنێت زۆر ماڵپەڕ هەیە کە دەتوانی هاوکێشەمان لۆ شیکار بکە هەرچ جۆرە هاوکێشەکبی. ئەمن هەندێک جار ئەوەی بەکاردەینم ئەو ماڵپەڕە فری ماث هێڵپ. ئەم لێرە بۆ وێنە نووسیتم ئەو هاوکێشەیە کە هەمان بوو وابزانم هەمان بوو. لێرە شیکارکردنەکەی ئەوها دەردەچی هەتا تەنیا ساغی بکەیەوە کە هەڵە شتت نەکردیا لا کاتی شیکار. بەڵام بێگومان دەبی ئەمن بەخۆم بزانم شیکار کووە، کو دەکرێ، یاسایەکە کووە. بەڵام ئەو ماڵپەڕانە هەست دەکەم زۆر باشە لۆ ئاسان کاری دەتوانی بەکاریان بینی. لێرە هەرچت هەبی دەنووسی و هێمایەکانیش هەموو هەیە بەکاریان دەینی. لە مۆبایلیش هەر دەتوانی بێگومان ئەگەر مۆبایلی هەبی بەکاربینی. ئەو بۆ بەدەیان لاپەڕەی دیش 100% ئەتوش زانیاریت هەیە، بەڵام ئەگەر یەکێک زانیاری نەبی ئەوە باشە. لێرە دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیە چی نوێ هەر بژی.